یانەی سۆران لە کۆتاڕۆژی ڕاهێنانەکانیدایە بۆ خۆ ئامادەکردن بۆ یەکەم یاریخۆی لە خولی نایابی کوردستان. یاریزانان و ڕاهێنەری یانەکە بە سڕی ڕاهێنانیان دەست پێ کردووە چونکە وەک دواهەمین یانە دەستیان بە مەشقکردن کردووە. بەبیدایەتی بەرنامەمان ئەوەنە و بەشداری خولی نایە بکەین ئەم ساڵە لەبەر گرفتی سەرەکیمان کە گرفتی داراییە بەڕاستیەوە 2 ساڵیانەوە سۆران لە ناو گرفتێکی قوڵی داراییدایە تاوەکو ئێستش چارەسەرێک نەکراوە بەڵام خۆشبەختانە ئەم ساڵە دوای ئەوەی کە بەڕێزکاک هەڵگورد نەجیب قایمقامی ڕاستپێدراوی بۆ قایمقامێتی سۆران هاتە سەر هەڵگوتی ناکرێت یانەیەکی گەورەی وەکو سۆران یانەیەکی جەماوەری و لەو دەڤەرە لە خولی نایەبە و سەحەب کاتەوە لەسەر کێشەی دارایی ئیتر گوو وعدیدا کە کێشەکان چارەسەر بکەجا هەر چۆنێک بێ ئێمەش لەسەر قسەی ئەو دەستمان کرد بە ئامادەکانی ئەگەر چی تاخیر بوون لە دەستپێکردنەکان بەڵام بە هەر شێوەیەک بی یاریزانانمان خەرکە ئامادەکردن و ئەگەر لە ڕووی دەرونیەوەشانی زەختێکی زۆریان لە سەیە لەبەرەوەی ماوەکە زۆر کەم بوو بەڵام هەر شێوێک بێ ئامادەکارێکمان تاڕادەیەک کردووە ئینشاءڵڵا لە جەولەکانی داهاتوو زیاتر خۆیان ماندیکەن و ئامادەکاری تر بکەن بۆ یاریەکانی تر. ئەگەرچی یانەکە وەک باسی دەکەن لە ڕووی مادیەوە لە دۆخێکی خراپدان بەڵام بێ هیواشنین و دەیانەوێت بە دڵخۆشی وورەبەرزیەوە ئەم ساڵ خولی نایاب بە ئەنجام بگەێنن یاریزانەکان دڵخۆش و گەشببینن. وڵێ ئەوە نزیکەی 2 هەفتە ئێمە دەستمان بە ئامادەکاری کردووە بە تەواوەتی ئامادە نەبووین بەس ئینشاءڵڵا لە چەند ڕۆژەی ماوە بە باش خۆمانە دەکەین بە پاڵپشتی یاریزانان و دەستەی کارژێری و یانەکە بەڵێ هەموو یاریزانەکان ویران بەرزە هەموو یاریزانەکان تموعی برنەوەیان هەیە یعنی بە هەموو شێوەیەک هەوڵ ئەدەن بۆ سەرکەوتن. یانەی سۆران هەمان ڕاهێنەری وەرزی ڕابردوو جارێکی دیکە ئەرچی ڕاهێنەرایەتی وەرگرتۆتەوە و بە کۆمەڵێک گۆڕانکاری دەستیداوەتە کاری خۆی بۆ وەرزی نوێ لەگەڵ بڕیاروایە ڕۆژی پێنجشەممە یانەی سۆران لە یەکەم یاریخۆیدا لە دەرەوەی یاریگای خۆی لەگەڵ شێروانە دەست بە یاریەکانی ئەم ساڵی خولی نایاب بکەن و هەردوو یانە وەرزی ڕابردوو لە خولی نایاب یاریان دەکرد. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.